بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دادگای فیدراڵی عێراق لەبارەی دۆسیەی نەوتێرەمی کوردستان بڕیاریدا. ئەمڕۆ دادگای فیدراڵی عێراق سکاڵایەکی ساڵی 2012 یەکلا کردەوە لەبارەی دەستوری بوونی یاخود دەستوری نەبوونی فرۆشتی نەوت و دۆسیەی نەوتێرێم. دادگا بڕیاری داوە دەبێت حکوومەت یاریێم سەرجەم کێڵگە نەوتەکانی ڕاستی عێراق بکات هەروە یاسای ژمارە 22 ساڵی 2007 هەرێم یاسای نەوت و غازشی بەنادەستوری داناوە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر لێکەوتەکانی ئەو بڕیارە و ئایا ئەو بڕیارە کاریگەری چی دەبێت و ئایا جێبەجێ دەکرێت هەرێم دەتوانێت جێبەجێی نەکات لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاوە محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە کەلاریشەوە بڕیارە ڕێبوار محەممەد پسپۆری یاسایی لەگەڵمان بێت. سوپاسی ئامادە بوونیان دەکەین کاکاوە بەخێر بێ. سوپاس بۆ ئامادەبوونتان. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی بڕیارەکەی دادگاوە خوێنەوەی زۆر دەکرێت هەندێکیان پێیان وایە ئەمە دژی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە، هەندێکیش خەڵکیش پێیان وایە ئەمە بۆ خەڵک باشە. تۆ خوێنەوە چی بۆ بڕیارەکە؟ زۆر سوپاس کاک حەچیم. سڵاو و ڕێزم بۆ بینەرانی پەیام. لە ڕاستیدا ئەمەی ئەمڕۆ بڕیارەکەی دادگای فیدرالی عێراق خاڵی وەرسەرخانێکی گرنگ و گەورەیە لە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا. ئەو کێشانەی کە ساڵەهای ساڵە ینی کەڵەکە بووبوون و چارەسەریان بۆ دۆزدایەوە و هەموو ساڵێک لە کاتی پەسەندکردنی یاسای موازنەدا و کێشانە سەریان هەڵدەدایەوە، ئەمە بەردەوام بوو تا ئەوەی کە چاوەڕێ دەکرا محکەمەی ئیتحادی ئەم مەسەلەیە یەکلا بکاتەوە. چکە خۆتان دەزانن دادگای فیدرالی دادگای قسەی ئەخیر دەکات و بڕیارەکانی ملزەمن باتن، ینی تا نەشان لێ نادرێ ئیتر ئەو بڕیارانە دەبێت جێبەجێ بکرێن، هیچ مەجالێش تێدا نییە. من پێم وایە لە ڕاستیدا تەمەنامان دەکرد، من بۆ خۆم و زۆر خەڵکی تریش هەیە تەمەنامان دەکرد ئەو سیاسەتەی کە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە زۆرترین سەلاحیات لە ڕووی ئابووری لە ڕووی دەرهێنان و تەسویق و فرۆشتنی نەوتەوە بەدەست خۆیەوە بێ کە بۆ ئەوەی بتوانرێ ئەمە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستاندا سەر بکرێ و ئەو سیاسەتە سیاسەتێکی سەرکەوتوو بێ. بەڵام بەداخەوە ئەمان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوەی ناوێن لێنە ئابووری سربەخۆ بە هیچ شێوەیەک دوور و نزیک ئابووری سربەخۆ نەبوو، بەڵکو ئابووری سەر بە حزب و بنەماڵە سیاسەکانی ناو حزب بوون. هەر بۆیەشە شکستێکی گەورەی هێنا و من چەند جارێکی ژەوم گوتۆتەوە دوو کارتی سیاسی زۆر بەهێزی هەرێمی کوردستان و کورد لە عێراقدا بەدەستی ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستانەوە سووتێنرا. یەکیان دروستکردنی دەوڵەتی سربەخۆ بوو کە لە ڕیفراندۆم لە کاتێکی نەگونجاودا و بڕیارێکی سیاسی ناحەکیمانەدرا و ئەو کارتە لە دەست کورد دەرهێنرا و سووتێنرا. هیچ کارتێکی تری نەماوە بۆی ئێستا لەمە دواوە لە مەدای مامناوەندیش داوای جارێشتر دەوڵەتی سربەخۆ بکاتەوە یان زیاد بێتەوە لە عێراق. ئەم کارتە لە دەست ئەم دەسەڵاتدارانە سووتێنرا. ئەوی تریان کارتێکی تری بەهێزەوە بوو کە ئابووریەکی سربەخۆی هەبێ بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و منەتی بە بەغدا نەبێ، چاوی لە دەستی بەغدا نەبێ. ئەمەشان دیسانەوە بە سیاسەتێکی هەڵا و پڕ لە گەندەڵی ناشەفاف و نادەوڵەتدارانە و تەنها لە پێناوی بەرژەوەندی حزب و کەسەکانی ناو حزب وایان کرد کە ئەمە لە باتی ئەوەی ببێتە خاڵی بەهێز بۆ کورد و هەرێمی کوردستان بوو بە خاڵی زۆر لاواز بۆ هەرێم و کورد لە عێراقدا. ئەم کارتەشان دیسانەوە سووتان تەمەنامان دەکردوانە بۆیە، بەڵام ئەمە ئەو نەتیجەیە بوو کە ئێمە خۆتان دەزانن ئێمە ئەوانەی کە بەتایبەتیش پەرلەمانتارەکانی دەرەوەی پارتیوێچێتی هێزە سیاسەکانی غەیری پارتیوێچێتی و بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانی دڵسۆز و خەمخۆری هەرێمی کوردستان و ئایندەی خەڵک و ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتی و زۆر دەنگ کە دڵسۆزانە پێشتریش چەندین ساڵ ئێمە هاوارمانە کرد کە ئەمەمان لەبەر دەم بوو دەمانزانی لە پێشبینی ئەومان دەکرد کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم سیاسەتە سەر بچێشێ بۆ ئەوەی کە ئەمە وا بکە دەستی بەغدا بەسەر هەرێمی کوردستان لازاڵ بکە و وا بکە کە هەرێمی کوردستان لاواستر بێ و نەتوانێت بە هیچ شێوەیەک ئەو سەلاحیاتانی تا ئێستا بەکاری هێناوە لە مەودوا بەکاری بێنێ. ئەمە ئەو بڕیارەیە کە ئەمە وا دەکات ئەمە مولزەمە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت جێبەجێی بکە و ئێمە پێشبینیمان کرد بوو کاتی خۆشی کە گوتمان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژدان یەک تەنها بڕیاری محکەمەی ئیتحادی دەربچێ بڵێ ئەو نەوتەی هەرێمی کوردستان دەیفرۆشێ نادەستوریە، ئەمە دەبێتە نەوتێکی قاچاق. لەمڕۆ نەوتی هەرێمی کوردستان فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دەبێتە نەوتێکی قاچاق.
ئەمە وەکو چۆن داعش نەوتی دەفرۆشت ئیتر لەمە دووە ئەگەر بتوانێت بەردەوام بێ و ئەگەر با بڵێن گوێ بە بڕیارەکەی دادگانەدا کە زۆر زەحمەتە ئەو کاتە کۆمپانیاکانیش دەبێت زۆر بە سعرێکی ینی نزمتر لەوەی کە هەیە بیکڕن یانەوەتە کۆمپانیا ناسراوەکان خۆیان لەو مەسەلەی لە چێشنەوە چونکە بازێکی زۆریان لەسەر دەکەوێت چونکە عێراق دەوڵەتە دەتوانێت لە زۆر ڕوەوە تەعاملکردن لەگەڵ ئەو شەریکاتانە لە نێوەندە نێودەوڵەتەکان لە دادگا نێودەوڵەتەکان شکات لەو ئەو دەوڵەت و کۆمپانیای بکە کە تەعامل لەگەڵ ئەو نەوتەی هەرێمی کوردستان دەکەن و بەنا دەستوری لە قەڵەمدراوە لایەن محکەمەی اتحادیەوە ئەمە ئەگەر ئەوەش بکەن دەبێت بچن بە دوای پەناوپەسیودا بگەڕێن بە دوای کۆمپانیای بێدایک و باودا بگەڕێن بۆ ئەوەی بتوانن ئەو نەوتە سەرڕای بە هەرزان فرۆشتنی ئینجا بە شێوەیەکی قاچاغی فرۆشن و ئەمە لێکەوتەی زۆر گەورەی دەبێت لەسەر پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا و لەسەر دۆخی هەرێمی کوردستان بەڵام بە دیوێکی تردا لە بەرەوەی سیاسەتەکەی هەرێمی کوردستان و دەسەڵاتداران هەڵە بووە لە خزمەتی خەڵک نەبووە ئێستا من پێم وایە با بڵێن لە بینی دوو خراپ و خراپتردا ئەوەی بەغدا خراپەکەیە ئەوەی هەرێمی کوردستان خراپترەکەیە یعنی ئەگەر وات با بڵێن مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەین چونکە بۆ ئەگەر بێت و نەوت مەلەفی نەوت و نەوت تەسلیمی بەغدا بکرێ پێم وایە هێشتا باشترە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان کەوا دەکات بەغدا دەڵێ کە دەبێت کە حکومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی خۆی بەپێی ئەو بڕیارە جێبەجێ بکە دوای ئەوە بەغداش دەبێت پارەی بەشەبوجێ هەرێمی کوردستان بنێرێ و ئەو پارێش بدرێتە موچەخۆرانی هەرێمی کوردستان و هیوادارم بەغدا چکەوە لە بڕگەیەک لە بڕگەکانی ئەو بڕیارەوە هاتوو دەڵێ دەبێت هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتەکانی خۆی جێبەجێ بکە ئینجا بەغدا پارەی هەرێمی کوردستان بنێرێ هیوادارم بەغدا بەو شێوەیە تەعامل نەکە و خۆی بە پرسیار بزانێت چۆن خۆی بە پرسیار دەزانانی بەرامبەر هاوڵاتیانی بەغدا و بەسڕا و مووسڵ بەرامبەر بە هەرێمی کوردستانی بەڕێزەوەکو پەرلەمانتارێ بەڵێ پێت باشە بڕیارەکە جێبەجێ بکری یاخود بڕیاری دەکەی دادگا باش دەزانێت لە دەستی دەسەڵاتدارانی هەرێم بمێنێتەوە نەخێر من یەکشتم کاتی خۆی ئەو قسەیم کردووە لەبەرەوەی حکومەتێکی نادات پەروەرە خراپەکارە گەندەڵە لە هەرێمی کوردستان من ناڵم بەغدا حکومەتێکی فریشتەیە و گەندەڵی و نادات پەروەری تێدا نیە بەڵام ئەوەی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە موچەخۆرانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هەیە حکومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە و ئەوەی وای کردووە ئەو هێزە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان ئازادیەکان قۆڕق بکەن سوپا لە پێناوی بەرژەوەندی حزب پێشمەرگە لە پێناوی بەرژەوەندەکانی حزب بەکاربێنن میدیا بخەنە خزمەتی حزب و بەرنامە دژە خەڵکەکەی حزبەوە و پارە لە دەست خۆیان بگرن و زیمەی خەڵکی پێ بکڕن لە کاتی انتخابات و موچەخۆری با بڵێن ناکارا بێنن بە ناوی حزبەوە بیخەنە ناو سەربوجێ حکومەتی هەرێم لەبەرەوە من پێم باشە هەر بڕیارێک دەربچێ و ئەو سەرچاوە دارایی و داهاتانەی کە هەیەی چ لە بەغداوە بچ لە غەیری بەغداوە بێ لێی ببڕێ لێی کەم کاتەوە ئەمە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە و من بەباشی دەزانم باشانی بڕارەکەی دادگات پێ باشە من لەم فترەیە لە ئێستادا بەباشی دەزانم و جێبەجێکردنی لە خزمەتی خەڵک دەبینم لە بەرژەوەندەکانی حزب و بنەماڵە سیاسەکانە بینم ئەنی ئەو بڕیارەکە دەرکراوە دژی خەڵکی کوردستانیە نەخێر دژی کێی نەخێر ئەسڵان ئێمە کاتی خۆیت لە ئاخر مناقەشەی یاسایی بودجەی 2021 خۆتان دەزانن کە وەفدی حکومەتی هەرێمی کوردستان چەندین جار هات و لێ خەریکی مناقەشە بوون هەموو با بڵێن گفتوگۆکانیان و شەڕەکانیان لەسەر ئەوە بوو کە ئەوان نەوت تەسلیمی بەغدا نەکەن بەڵکو ئەقیامی نەوت تەسلیم بکەن ینی داهاتەکەی ینی نرخەکەی نەوت پارەکەی نەوت بسن تەسلیمی بەغدا بکەن ئێمە لە ڕاستیدا وەکو هاوپەیمانی هیوا وەکو فراکسیۆنی گۆڕان لەگەڵەوە بووین دەبێ ئەگەر بەرژەوەندی خەڵکمان بێ دەبێت داهات ینی با بڵێن نەوت مەلەفی نەوت تەسلیمی بەغدا بکرێ و بەغدا پارەکە بنێرە خۆتان دەزانن پێشەوەی نەوت دەربهێنرێت لە هەرێمی کوردستان و ئەو هەموو نەهامەتیە ببێتە سەرچاوی ئەو هەموو نەهامەتیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەغدا نەوت لێرەش دەرنەدەهێنرا بەغدا هەموو مانجە ملیارێک دۆلاری دەنات بۆ ئێرە زیاتر 200 میلیارد ینی میلیارێک دۆلار زیاتر بوو کە ماگانە داهات ساڵ هەبوو دەگەیشتە 14 میلیارد دۆلار 13 میلیارد دۆلار بەبێ ئەوەی یەک نەوتیش لە هەرێمی کوردستان دەربهێنرێ و بۆ بەغدا بەزیستان دەخوێندنەوە هەیە سەر لای پەرلەمانتارانی پارتی دەڵێن ئەمە برسیکردنی خەڵکە تاندامێکی سەرکردایەتیان وتوی دادگای فیدراڵی کافرە
و دژی خەڵکی ینی بە دژی خەڵکی کوردستان ناودەبرێت وە ڕەنگە مەسلەی ئێستا پێویست بکرێت مەسلەی کوردایەتیشەوە بڵین کاک حەشیمەوە هەمووی وەکو زنجیرەیەک وایە بە دوای یەکدا ئەم کاردانەوانە زۆر کۆمیدین بەڕاستی ئەوەی خەڵکی هەرێمی کوردستانی برسی کردووە بێموچە کردووە حکومەتی هەرێمی کوردستانە حکومەتی بەغدا نییە حکومەتی بەغدا لە فترەی عادل عەبدولمەهدی یەک بەرمیل نەوتیش تەسلیم نەکرا و پارە نێردراوە هەموو مانجێ 450 میلیارد دینار دەنێردرا بۆ هەرێمی کوردستان لە سەردەمی عادل عەبدولمەهدی 200 میلیارد مانگانە نێردراوە ئەوەی ئەو بمبورە ئەو هینە بڵێم عینەن ئەوەی کاردانەوەکەی شارزیێباری کە لە کاندیدبوونی ڕەت کرایەوە لە محکەمەی اتحادیەوە کە گوڵی گوتی پێشڕەوی کورد پارتی و سەرۆکمان بارزانانی ئاخرەوە چ عەلاقەی بەوەی هەیە کە تۆ لەسەر دزی و گەندەڵی وەختی خۆی متمانە لێوەرگیراوەتەوە و ئێستا لەسەر ئەساسی ئەو متمانە لێوەرگرتنەوەی محکەمەی اتحادی ڕێگەت پێنادەوە خۆتکانی بکەی باسی پارتی و سەرۆک بارزانانی و نازانم چی بکەیت ئەمانەی تریش هەر ئەو نەوعە کاردانەوە کۆمیدیانن کە لە بەهۆی سیاسەتێکی هەڵا و نەخوێندنەوەی ئەو بە کۆمی دەزانێکی زۆر کۆمیدی و هەزەلیە بەڕاستی وەڵا نازانم ینی قسەکان هەرداکەمەوە لەبەرەوەی هەری ئەوە نییە باسی سوپاس دەکەم مامۆستا ڕێبوار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت بووبوورە کەمێک درەنگ هاتینەلاتان سەبارەت بە ناوڕۆکی بڕیارەکەی دادگا ئەگەر پێمان بڵێ بە کورتی بڕیارەکەی دادگا چەند بەرگە لە خۆ دەگرێت دواییش باز لەسەرەوە دەکەن کە لە ڕووی دەستوری بوون یاخود مەسلەی سیاسەتی شتێکەڵاو کراوە ئەم بڕیارە باڵە شەوتان باش سپاس بەم دەرفەتە تەبەعی دادگای باڵای فیدراڵی ئەمشە وتمانە دادناوەندێکی دادوەری باڵایە لە عێراقدا ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری بینیوە لە یەکلاییکردنەوەی کێشمەکێشە سیاسی و یاسایەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق وەرە چەند ڕۆژە ڕابردووشا بینیمان کە ئەو بڕیارانەی کە دەری کرد هەمی بڕیاری یاسایی و دروست و دەستوری بوون و تیشمان لەسەر قسەمان لەسەر کردووە ئەوەی ئەمڕۆ گوزەرە لە ڕاستیە دیسان وەکو قرارەکانی پێشووی دادگای فیدراڵی بڕیارێکی درستی یاسایی دەرکردووە بڕیارە گونجاو لەگەڵ مەزمونی دەستور تاوان بەداخەوە ئێمە نیگەرانین لەو بڕیارە لەو ڕۆی کە سیادەی هەرێمی کوردستانی نەهێشتووە و لەو ڕۆی کە لێدانە لە کیانی یاسایی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی لەو ڕۆی کە ئێمە سەدان ساڵە باباپیرانی ئێمە شۆڕشەکەن قوربانیە دەنمیلەتی ئێمە ئاوارە ئەبێ دەربەدەرە بێ ڕەنجەدا بۆچی ئەنی هەدەفی ڕئیسی هەموو ئەمانەوە بۆ کە ئێمە بەرەو دەوڵەتی کوردی و بەرەو کیانێکی سەربەخۆی کوردی و بچین بەڵام لە دوای ڕیفراندۆمەوە و پرۆسی ڕیفراندۆم و پرۆسەکانی دواتر و سەربەخۆی فرۆشتن تەسەڕفکردن بە نەوت و هەموو ئەمانە و ئەو ئیدارەدانی مەلەفی نەوت و برسیکردنی موچەخۆران و هەموو ئەوانە وای کرد کە ئەو ئەزمونێکی هەمان بوو ئەزمونێکی شکست خواردوو بێ و سەرکەوتو نەبێ و نەتوانی کە شانازی پێوە بکەین هەر بۆیە کە بینیمان ئەمڕۆ ئەم بڕیارە چەندە لێدان بوو لەم کیانە سیاسی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتە بینیمان شەقامی کوردی پێی خۆش بوو ینی لەسەر ئاستی جەماوەر خەڵک پێشوازی لەم بڕیارەکە ئەمە مای نیگەرانیە ئەبێ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەما بەڕاستیە بەخۆیان بچێتەوە بۆ خەڵک پێشتر شۆڕشی کرد ئێستا بەلێدان لە کیانی سیاسی خۆشحاڵە بێ لەبەرەوە خەڵک قوتی بڕاوە دەست حکومەتی هەرێمی کوردستان بینە سەر ناوەڕۆکی بڕیارەکەتەوە لەم بڕیارە لە ئەم قرارێکی ئەمڕۆ دەری کردو داوایەکە لە ساڵی 2012 تۆمار کراوە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵی تایدا وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی حکومەت و پاشان سەرۆکی پەرلەمانی شۆک و داوا لەسەر کراو لەم داوایە ناویان هاتووە ئەم بڕیارە لە زمانی 15 لاپەڕا دەرکراوە من ئەمەتیش خۆمە سەر ئەو دەفعانی کە هەم ممثلی عێراقی هەم ممثلی حکومەتی هەرێم ئەنی ئیساریان کە لە بەردەم دادگای فیدراڵیە ئەگەر دەرفەت هەبێ بەڵێ ئەگەر بە کورتی ئەوەی کە پێوەستە بە کوردستان وزان پێنج خاڵێکە قەرارەکە یعنی چی لە خۆگرتووە چییە بە پوختی سوپاس دەکەین بەڵێ لە ڕاستیدا ئەم دەفعانەی بە ئەمە تەرکیزە و خاڵە بکەم کە نوێنەری یاسایی وەزارەتی سامانە سروشتیەکان حکومەتی عێراقی ئیساری کردووە لە بەردەم قەزای دادگای ئەتیحادیە مادەی سەودەی دەستورە کە باستەوە دەکا فرۆشتی نەوت و گاز سەرەتی نیشتمانی و شنە زمانی سەلاحیەتە حەسرەکانی حکومەتی عێراقیەوە
پاشان ئەوەی کە لە مادەی 112 هاتووە ئیدارەدانی حەق لە نەوتیەکان لە هەرێمی کوردستان و پارێزەکانی ترا کە نەوت بەرامێنن ئەڵێ ئەبێ حکومەتی ئیتیحادی ئیدارەی بدا بە تەنسیق لەگەڵ ئەقلیم ئەمانە. طبعا دەستور دقیقە پێش جهتی حکومەتی ئیتیحادی پێش خستووە پاشان ئەڵێ لەگەڵ معن أقاليم المحافظات غير المنتظمة في الإقليم. ببي أم دو مادة دفعان كدوا وكألا الحقوق الحالية ما بس لي أو حقلانية كنود برامهن بمثلي حكومتي هريم ردي أمي دعوة توب على شيء على أما باس حقوق حالية أو حقل النوتي حالياني كلكاتي نفاذي دستورة هبوة لو كاتا هيج حقلك نوتي مال هريم كوسان ببوي أم دقة دستورية أو حق لنوتيان ناقريت وكدواي 2006 لهربي كوسانا برامين ران بلا أمر راسي دفع كي بروتشال هن أبو راسي بنايبو برن لبرشي لبر أويك قضاء دادقا دقي دستوريان دقي ياساي تطبيقك حكمي دقيقة تطبيقك لكاتي تشيا لكاتي جبجيكن دقيقة نكلك هيدا الشونيا بو كاتي استأمام دقة دستوري جبجيكن ديان حق لنوتيه لهربي كوسانا بويم دفعان بروتشال دفع كيتريان أويك الان اما ديناش ام بابتناش صلاحيه حصري كانوا بقولي مادي 115 هريم اتواني يا صادر كاتشكو ديم دولتي فيدرالين وبرلمان معني ام يا سانا اتوانين باسا ام بابتان تنظيم كاين بلان راسي ام شي عندي سان ردراوتو بو ام بابتان ناش تزمني ودسراتاني كهريم اتواني يا سايبو دركا او بيكو تعارض بين يا سا اقليم هريم او ليد بو يا سا اقليما أويك لبابتنا أخوي كان هريم جزء لزمني دولة العراق سيادينا أخوي بيدراوة سلطة التشريعي تنفيذي قضائي بلام سيادي دولي بيدراوة هموان بابتنا ضمني مادي سودي دستور وقت صلاحيتي حسية كبيمان على زور بصراحة سياسي رسمي سياساتي خارجي سياسي تجاري سياسي بازرقاني وهمو بروسيكي تجاري عبر الحدود أبي لجير چاودێری و بلەژێ فەرمانی حکومەتی ئیتیحادیە بێ لەبەر پەرلەمانی کوردستان ڕەچاوی ئەم مادە دەستوریانی نەکرێت هەستا یاسای ژمارە 22 ساڵی 2012 دەرکرد بە ناوی یاسای نەوتوغاز بۆ پێدانی دەسەڵات بەس وەزارەی سامانە سروشتیەکان بۆ ئیدارەدانی حەق نەوتیەکان لە هەرێمی کوردستان سەر لەبەری ئەم یاسای پێچەوانەی دەستورە بۆ ئەمڕۆ یەکەمین بڕگەکە لەم بڕیارەدا دەرچووە بڕیاری دادگای ئیتیحادی هەڵوەشانەوەی ئەم یاسایە جملەتەن و تەفسیلەن ینی بەناو ڕەکەوە ئەم یاسایە هەڵوەشێنراوەتەوە بەڵام یەک خاڵما بیر نەچێ یاسای ژمارە 21 ساڵی 2012 هەڵنەوەشاوەتەوە کە وەکو هەندێک پیان وایە ئەو یاسای وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانە وەزارەتی سامانە سروشتیەکان هەڵناوەشێتەوە بە گوێرە بڕیارە وجودی هەیە و دەمێنێەوە بەردەوام بێ لە کاروباری خۆی بەڵام یاسای نەوتوگاز هەڵوەشاوەتەوە ئەنجومەنی نەوتوگاز هەڵوەشاوەتەوە ئەوەی کە دەوتێ شەریکەی کورسان شەریکەی گشتی کورسان بۆ بەرهێمنانی نەوت هەڵوەشاوەتەوە هەموو ئەوانەی کە بە گوێرەی یاسای نەوتوگاز ژمارە 22 ساڵی 2012 ئیمتیازات وەرەگرن هەموو ئەوانەش دەبێت لە تاریخی ئەمڕۆ ڕابگیرێ. بەڵێ دەگەرم وڵات دکتۆر دواتر لەسەرەوە دڵین دۆسیە نەوتەکەشتی بەسەردێ ئایا هەرێم دەتوانێت جێبەجێینەکە یاخود لەگەڵ کۆمپانیەکان چی بەسەر دەگەرم وڵات مامۆستا ڕێبەر کاوگەرم وڵای بەرز سەبارەت بۆی ئەگەر هەرێم دەتوانێت پابند نەبێت لە ڕووی سیاسی و بینەڵم دەستوری و بێ یاخود شتێک بدۆزنەوە لە ڕووی دەستوری لە ڕووی قانونی بە هیچ شێوێک ناتوانێت پابندی بڕیاری دادگای فیدرالی نەبێت و هیچ بەشێک لە عێراق ناتوانێت سەرپێچی لە یاسای بڕیاری دادگای فیدرالی بکە وەکو گوتمان بڕیارەکەی بۆ نمونە هەرێم بڵێ جێبەجێی ناکەم ئەمە دقی بڕیارەکە واضحە دەڵێ ئیلزام حكومة الإقليم بتسليم كامل إنتاج النفط نك باركي إنتاج أو كبرهمي برهمو برهمي نوتي شلقكاني هريمي كردستان وشوينكاني تري دروي هريمي كردستانش كلالان وزارة سامانة سروشتكان و درهن راوا همو دبي تسليمي بغداد بكري ولا رجال شركة سومو بفروشي ببي دستور و ئەوەی کە ئیسtinادی کردوتە سەر ئەو مادەی 112 کە دەڵێ 111 کە دەڵێ نەوت و غاز ملکی هەموو شعبی عێراق دەبێ بە هەمویان هین بکات با بڵێن بەسەر هەموواندا دابەش بکرێ یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا کە سیاسەتی شکست خواردنووی نەوتی سەربەخۆی پەیڕەو کردووە گوتوێتی لەبەرەوەی ئێمە کاکە نەوتی خۆمانە ئێمە
ئەوە دەبێ خۆمان بەرهەمی بێنین خۆمان بیفرۆشین ئەوە حەقی طبیعی خۆمانە حەقینەتەوەکەمانە نازم کۆمەڵک لەو قسانە پارەش نادەینە بەغدا و ئێمە حەقمان نییە خۆی بەڕاستی دەوڵەت وە بەڕێوە نابرێ و دەوڵەتی فیدرالیش یعنی بۆ تۆ هێشتا کە نەوتت دەرنەهێنا بوو هەمومان جێ زیاتر لە ملیارێک دۆلار لە بەغداوە دەهات نە بەسرا نە میسان نە هیچ محافظەیەک لە محافظەکانی ئینتازی نەوتیان کردووە نەیان گوت قسەیەکیان نەکرد بڵێن ئەمە چۆنە بێ داهاتی نەوتی ئێمە بۆ هەرێمی کوردستان بڕوە کە هیچ ئەوان داهاتێکیان نییە لە ڕووی نەوت و وزەوە بۆ ئەوانە قسەیان نەکرد بۆ ئێمە تۆزێک توانیمان هەندێک حەقل بەرهەمی نەوتی لێ دەربهێنین و ئەوانە بکەین ئێستا دەڵێن نا ئێمە نەوتی خۆمان بۆ خۆمانە و بەشی ئەوانیشمان دەوێتن دەبێت لە بەغداوە پارەشمان بۆ بێت ئەمە ڕاستیدا سیاسەتێکی هەڵەیە دووفاقێکی زۆر گەورەیە هیچ مانای نییە تۆ کاکە دەبێ ئەو واقعا خۆشی بێ ترشی بێ قبولی کەی سیاست بریتیە لە فەنی ممکنات واقع بینانە تۆ بەشێکی لە دەوڵەتی عێراق دەستورێک بێکەوەمان دەبەستێتەوە لە حکوومەتی عێراقدا دەچین بەشداری دەکەن ئەوەتە فەرم و شەڕی گەوریان ئێستاکە لەسەر پۆستی سەر و کۆمارە پۆستێکی تەشریفاتی بڕۆ بزانە بینی پارتی و یەکێتی چی بەسەر هاتووە بەڕقەوە سیاست دەکەن ڕقە بەرایەتی دژی فلان شەخص نابێ کاندید بکرێ ئەوە دەبێ ڤیتۆی لەسەر بێ ئەو کەسێکی بنەماڵەکەی خۆی دەنێت تەنانەت لە ناو حزبەکەی خۆشان هەر لە ناو پارتی نییە لە ناو پارتی بۆ مەسەلەن فازڵ میرانی تەرشیح ناکەن بۆ سەر و کۆمار بەڵام ئەوتی ناوێمی لێ دەربێنە من دەزانێت داینانێن لەبەرەوەی سەر بە لە نێسیربان بارزایی نزیکە بەڵام لەبەرەوەی ڕێبەر ئەحمەد مرەشەحی مەسرور بارزانیە و سەر بە مەسعود بارزانیە طبعا قبول دەکرێت پێشتر وشار زێباری خاڵی مەسعود بارزانیە ئەوە لە طرفی مەسعود بارزانی و مەسرور بارزانیە بەبەستم کێشە و ملانیانە وای لێ هاتووە بەس داواکە بڕیاری ئەمڕۆ سیاسی نیە چونکە بۆچی 2000 ئێستا ڕەنگە پرسیارێکی سکاڵاکە 2012 بۆچی ئێستا زیندوو کراوە ئەگەر سیاسی نیە پەیوەندی بە و هاوپەیمانە سێقۆڵیەوەیە دەتوانین بزانە من بۆ خۆم پێم وایە ئەسڵەن دواخستنی یەکلاکردنەوەی داواکە سیاسیە نەک دەرکردنی داواکە یعنی ئەمە دەبوایە زۆر زووتر ئەم مەسەلە یەکلا بکرێتەوە کە یەکلا نەکرایە و تەعجیل کرا ئەمە جەن بە سیاسیەکە لەوەدا بوو ئەمە لە سەردەمی مالچیەوە تەزیل کراوە 2012 یەکەم داوا تەزیل کراوە دوای لە 2019 ئەو ئەندامی ئەنجومەنی محافەزەی بەسرا داوایشی تری تەزیل کردو بە هەمان شێوە نوێی کردوێتەوە ئەمە لەو کاتەوە تەزیل کراوە بەردەوام مماتەڵەی تێدا کراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بەردەوام تەزیل کراوە سەردەمی عادل عەبدولمەهدی بالمناسبە عادل عەبدولمەهدی من چەند جارێک بە تەلەفۆن و بە قسەش لەگەڵی دانیشتم باسی بەڵێ دکتۆر عادل عەبدولمەهدی خۆی باسی دەکرد بەڕاستی زۆر خاتری ئەوەی دەویست کە بۆ ئەوەی ئەو برادێک ئەو برادرانەی لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان هەیە لە پارتی و لە یەکێتی تۆزێ عاقڵانە بیر بکەنەوە و بزانن کە ئەمن خاتری ئەوانم دەوێ و من ئیحراز نەکەن ووا بکەن کە لە ڕووی نەوت و بەلەفی نەوت و دارایی و داهاتەوە ئێمە بتوانین بگەینە ڕێککەوتنێک لە یاسای موازنە بێ لە ئیتفاقێکی فراوانتر بێ ئێمە بتوانین بگەینە ناکرد و هەمیشە دەستی بەدەستیان بە عادل عەبدولمەهدی و غیری عادل عەبدولمەهدی کرد بەس بۆ ئەوەی بەردەوام بن لە ناشەفافیەتی نەوت و گەندەڵی و تاڵان فرۆشی نەوت و ئەو داهاتانی کە بۆ خۆیان گەڕاوە لەبەرەوە من پێم وایە ناتوانن ئەوە دەڵێ ئیلزام یعنی ئیلزامکردنی ناچارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی نەوت تەسلیم بکە ئەوانی تریش هەمووی ئەوەی تریشان ئیلزام حکوومەتی تەمکین وەزارەتی النەفت العێراقیە و دیوان ڕقابەت المالیە الاتحادیە مراجعەی هەموو عقودەکان بکەن لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەگەر خۆشی لە مەسەلەی بجێتەوە لە ڕووی سیاسیەوە بێ گوێ بۆ نەدات ئەوەی کە ئێستاکە ئەو داهاتی هەیەی لە سەتادەی ئەو داهاتی ئێستاشی نامێنێ سوپاس دەکەم دەگەرم وڵات مامۆستا ڕێبوار بگەرم وڵای بەرز سەبارەت بە بڵێنەوەی کە باست کرد کە ئەمڕۆ بڕیاری دا و دادگا دەستوری بوونی یاسای ژمارە 22 یاسای ساڵی 2007 غاز و پابندکردنی حکوومەت تێرێن بە ڕارزکردنی بەرهەم و کێڵگەکانی نەوت ئەیستا دۆسیەی نەوتەکە لە ڕووی یاساییەوە حکوومەت تێرێن دەتوانێت پابند نەبێت یاخود دۆسیەی نەوت چی بەسەردێ فرۆشتنی نەوت گرێبەستەکانی چی بەسەرێت بەڵێ
طبيعي من بيش وڵامی پرسیارەکەت ئەمە باسی یەک ئاماژە بێک دەفعی تر بدەم کە ممثلی حکوومەتی هەرێم لە بەردەم دادگای ئیسارەی کردووە ئەوش ئەوەی باسی ئەوە دەکات دەڵێ دەفعی کردووە احتجاجی کردووە بە قانون ئیدارەی دەولە بۆ مەرحەلەی انتقالی ساڵی 2004 کە لە مادەی 25 ئیدارەی سەرواتە تەبیعیەکانی بە دەسەڵاتی حەسری حکوومەتی اتحادی داناوە بەڵام لە مادەی سەودا کە مادەی 25 قانونی مەرحەلەی انتقالی مەزدەرێکی تاریخیە بۆ مادەی سەودەی دەستوری عراقی بەم شێوەیە قسەی کردو مەسەلی حکوومەتی هەرێم بۆیە دەڵێ مادام ئەو بڕگەیە لە مادەی سەودا ناتوە کەواتە ئەمە پێدانی دەسەڵاتە بە حکوومەتی هەرێم ئەمە دەبێت بزانی کاتێ باس لە مەزدەری تاریخیەکە لە ڕێی قانونیەوە مەزدەری تاریخی قانونێک بۆ قانونێکی تر بزانین مەزدەری تاریخی سیفەی ئیلزامی نییە بۆ قازی ئەوەی کە قازی تەطبیقەکە ئەو یاسای ئەو دەستورەی کە لە بەردەستیدایە و ڕەئی فقی زۆرەی لەسەر قووەتی مەزدەری تاریخی ڕاجحترینیان ئەوەیە کە هیچ سیفەیەکی ئیلزامی نییە و نەدەبوو بەڕاستی ممثلی حکوومەتی هەرێم و ڕاوێژکاری یاسایی حکوومەتە وەزارەتی سامان سروشتیەکانە ئەم دەفعانە بەم شێوەیە ئیسارە بکەن وەکو کاکاوە فەرمووی دەقەکە بە ئیلزامی هاتووە من ئەمەش ینی عیبارەیەک بڵێم طبعا دەستور ئێمە هەرێمێکی یاساییمان هەیە تعلیمات لە خواری یاساوەیە یاسا لە خواری دەستور لە سەری هەموو یاساکانەوەی بەڵام بڕیاری محکەمەی اتحادی ئەتوانم بڵێم لە سەری یاسا و دەستوریشەوەیە بۆ چکۆ گەر ئێمە یاسایەکمان هەبێ ئەم یاسایە بەدڵمان نەبێ ئەکێ تاعنی لێ بدەین بە عەدەم دەستوریەت قابلی هەڵەشانەوەیە دەستورێکمان هەبێ ئەگەر خلافمان هەبێ لەسەر تەفسیرکردنی محکەمەی اتحادیمانەیە بۆی کە حەسمی بکات بەڵام کە بڕیاری محکەمەی اتحادی دەرچوو جهتێکی ترمان نییەتە ینی پنای بۆ دنیان بۆ نەقصکردنەوە بۆیە توانم بڵێم بڕیاری محکەمەی اتحادی لە سەری دەستوریشەوەیە و قووەتی قانونی لە دەستوریش لە یاسا و دەستور بەهێزترە هیچ سەنەدێکمانیە لە بڕیاری محکەمەی اتحادی باڵاتر بێ بۆیە بەڕاستی بێ تەنفیز بکەی بۆیە هەر لە فەقەرەیەکە بە سیفە ئیلزامی هاتووە ملزەمە حکوومەتی هەرێم وەزارەی سامانە سروشتیەکان هەموو سەرواتە نەوتیەکان تەسلیم بکەن و هەماهەنگی تەواو بکەن بۆ لەگەڵ دیوانی ڕقابەی مالی عێراقیە بۆ تطبیقی هەموو ئەو واردەکانی کە هەیە پاشان ئاڵێ للمدە ئەگەر تەسلیم نەکەن چی ڕوو دەدات ئەگەر تەسلیم نەکەن والله جا طبيعي اگر کەسێک مخالفه یاسا بکە نەتیجەکەی چییە مخالفەی دەستور بکە نەتیجەکەی چییە مخالفەی بڕیاری قەزا بکە نەتیجەکەی چییە طبيعي ئێستا حکوومەتی هەرێم لە چوارچێوەی عێراقا شخصێکی قانونی بەسیتە دەوڵەتێک نییە تا بڵێن ئەتوانێ بڕیاری دەوڵەتێکی تر جێبەجێ نەکە ئەبێ مؤسساتەکانی هەرێم دامەزراوەکانی هەرێم حجمی قانونی خۆیان بزان بەڕاستی ئەمە زۆر دقیقیان بۆ ئەوەی ئەم حجمە قانونی هیمانە لەدەست نەچێت بۆ ئەوەی کە لەدەست چوە لەمە زیاتر بەڕاستی ئابڕووی ئەم ئەزمونە نەچێت ئەپێ ئیلزام بن ئەزانی کە ئەم بڕیارەکان ڕابردووی دادگای فیدراڵی بەدڵی هەندێک لە جیهاتە شیعی و سونیەکان نەبوون لە هەندێک بەگوێرەی بەپێی جیاوازی بڕیارەکان بەڵام التیزامیان پێوەکە حکوومەتی هەرێمیش ئەبێ التیزام بە پاشان ئەم بڕیارە کاتێک بەڵێ ببوورە کاتێک کە ئیلزامی حکوومەتی هەرێم دەکا و دەسەڵات بە حکوومەتی ناوەندێک ئەدا بۆ کۆنتترۆلی ئەمانە دەتوانێت هەموو ڕێگەیەکی یاسایی بەکاربێنێ و لە زمانی ئەتوانێت هێزی ئەسکەری و قوت بەکاربێنێ بۆ کۆنتترۆلکردنی حەقە نەوتیەکان و ئەو کاتەش هەر بەرهەڵستیکردنێکی ئەم هێزە عێراقیانە بەداخەوە ئێڵێم ئەو کاتە ئەم بەرهەڵستیە بێتە بەرهەڵستێکی نایاسایی و ئەتوان بڵێم تا حدی بە میلیشا لە قەڵەمدانی هێزە چەکدارەکانی بە هێزی پێشمەرگە و هێزەکانی ناخۆی هەرێم بچێتەوە قالبەوە بۆ تەمەناکەین حکوومەتی هەرێم لەمە زیاتر ئینادی سیاسی و یاسایی نەکا و پابەندی بڕیاری دادگای اتحادی بێ منمێ ئاماژەیە بە یەک شت بکەم خاڵێکی تر ئەوەیە کە لەسەر ئاسی نێودەوڵەتیش حکوومەتی هەرێم ئەم کەیسەی دۆڕاندووە هەر محکەمەی اتحادی لە مەتنی بڕیارەکەیە باس لە بڕیارێکی محکەمەی ئەمریکیەکە کە لەلایەن وەزارەتی نەوتی عێراقی و لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کراوە و لە ساڵحی حکوومەتی عێراقی بڕیارەکە دەرچووە و نەسی بڕیارەکەی محکەمەی ئەمریکی ئەوەیە کە حکوومەتی هەرێم سەرپێچی یاسایی کردووە بە نایاسایی نەوتی فرۆشتووە و دەبێ وەزەرەری گەیاندۆ بە داهاتی عێراقی ئەبێ ملکەتی قەوانینەکانی عێراق بێ پاشان حکوومەتی عێراقی ئیتفاقێکی لەگەڵ تورکیا هەیە بۆ ئیدارەدانی نەوت بۆ ئەنی دەرکردنی نەوت فرۆشتی نەوت لە ڕێگەی بۆرەکانەوە
لەسەر ئەمە سکاڵای تۆمار کردووە لە کۆمپانیا تورکیەکان لە دادگای فەڕەنسا ئەو سکاڵای هێشتا یەکلایی نەکراوەتەوە بە دڵنیایی ئەو سکاڵای دیسان لە مەسلحەتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی وەزارەتی نەوتی عێراقی یەکلای یەکرێتەوە بۆ وتم ئەمانە و چەندین بەڵگەیتر هەن کە هەرێمی کوردستان دەبێت بزانێت ئەقلیمێکە لەناو دەوڵەتێکی فیدراڵە ئەهلێتی قانونی مقەیەدە ئەهلێتی قانونی ینی دەسەڵاتی تەسەڕفی مقەیەدە بە چوارچێوەی سنووری ئەقلیمی خۆیەوە و هەموو سنوورەکان و تەبەنەوە بڕیارە بالمناسبە دەواازە سنوورەکانی شەکرێتەوە ئەنی تەنها ڕاستە هەدەفەکە حەقلی نەوتە بە سەراحەت بەڵام لە زمانی بڕیارەکە باسی دەواازە سنوورەکانیشی تایە کە هەمووی ئەبێ لەژێر دەسەڵاتی حکومەتی عراقیا بێ یعنی هەر لە بڕیارەکەی ئەمڕۆ مامۆستاوی تێدایە کە دەواازە سنووریەکانیش لە مەودووە لەژێر دەسەڵاتی عێراقدا بن بڕیارەکەی ئەمڕۆی دادگاوی تێدایە بەڵێ ئەگەر ئێمە سیاقی ئەگەر تەفاسیری قرارەکە بخوێنەوە بەڵێ ڕاستە لە پێنج بڕگەکەی کۆتایە نوتقی حکومەکان نییە بەڵام لە تەفاسیلەکەی تایەتی کاتێک کە تەزبیبی ئەو قرارەی کردو ئەڵێ لەسەر ئەم ئەسبابانە ئێمە ئەگەین بە دەرکردنی ئەم بڕیارە یەک دووسێ پێش ئەوە تەزبیبی بڕارەکەیەکە ئەڵێت هەموو دەواازە سنووریەکان و سامانە سروشتیەکان هەمووی لەژێر ئەچێتە زمنی دەسەڵاتی حەسرەکانی حکومەتی عێراقیەوە لەانی ئەچێتە زمنی مادەی سەودەی دەستورەوە بەڵێ زۆر بەڕوونی باسی کردەوە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێنەوە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دیارە حکوومەت هێرێم هەر لەسەرم پرسە ڕاگەندراوێکی بڵاوکرێتەوە کاک کاوە دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەیانامەکە حکوومەت هێرێم ئێستاە دوور درێژە بەڵام خاڵی یەکەم دەڵیان بڕیارە نادات بەرەوەن و نادەستوری و دەژمە ماف و دەسەڵاتی دەستوریەکان هێرێمی کوردستانە و قبولکراو نییە پێویست بوو دادگا لێکۆڵنەوەی فراوانتری بکات و ڕەچاوی داواکاریەکانی خەڵکی کرداوە یەک دوو حکوومەت هێرێمی کوردستان دەست بەدای مافەکان هێرێمی کوردستان نابێت کە لە دەستوری عێراقدا جێگیر کراون لەم سنگەش حکوومەت هێرێم لاوڵەکانی بەرداوام دەبێت لەگەڵ حکوومەتی فیدراڵی تا گەشتن بە چارەسەرێکی دەستوری سێم حکوومەت هێرێمی کوردستان و ڕێکارێکی دەستوری و یاسایی و دادوەری دەگرێتە بەر بۆ دەستەبەرکردن و پاراستنی هەموو ئەو گرێوەستانەی کە لە بواری نەوت و گازدا کراون ئەوانە هەر قسەی سیاسین ئەوەی کە ئێمە باسی دەکەین قەرارێکی محکەمەی اتحادیە ینی لە سەروی مەسەلە سیاسیەکان و قسە سیاسەکانەوەی لە ڕاستیدا حکوومەتی هەرێم
ئەمە دەری دەخات کە ئەوان ئەو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان عارنانێن پێشتر دەبووە زووتر بە خۆدا بچوبانایەوە و ڕێکەوتنێکی باشیان لەگەڵ حکوومەتی عراقیدا بکردووە بە تایبەتیش لەو کاتانەی کە تۆزێ دۆخی هەرێمی کوردستان باشتر بوو و لەوەی ئێستا بەهێزتر بوو دایانتوانی اتفاقاتی باش بکەنەوە زمینەش ڕەخسا بوو لە ڕاستیدا بەڵام بەستەنها بۆ ئەوەی مانجێک زیاتر ساڵێک زیاتر بتوانن ئەم داهاتە بۆ خۆیان برن ئەمەیان کردووە و بەفعلی بەس دڵە حکوومەت هێرێمە و ڕێکاکی دەستور و یاسایی و دادوەری ڕێکاری دەستوری چێت بۆ پاراستنی گرێبەست داوا دەکات محکەمەی اتحادی یان با بڵێن ورتر لە کەیسەکەی بکۆڵی باە ینی لە 10 ساڵ زیاتر چێەوە لە 2012 دادگا ینی سکاڵا لە دادگا تۆمار کراوە لە 2022 یەکلای کردوتەوە یعنی 10 ساڵە تەزیلی دەکات هەر تەنها بۆ ئەوەی دەرفەتێک بدا بم برادرانی هەرێمی کوردستان تۆزێ عاقلانە سیاست بکەن حەکیمانە سیاست بکەن ڕێکەوتنێک بکەن لە بەرژەوەندی خەڵک بێ واز لە دزی و تاڵانکاری بێنن ئێکە نایکەن خەتای خۆیانە خەتای دادگا نییە خەتای هیچ لایەکی تر نیە بەڕاستی ئەمە لە ڕاستیدا من ئەو بەیاننامەیە کە تۆ ئێستا کە باسی من تەسەورم دەکرد هەر دیسانەوە ئەو قسانە بکەنەوە و ئەمە ئەوە دەری دەخا کە ئەوان بە هیچ شێوێک بەرژەوەندی هەرێمی کوردستان و بەرژەوەندی کورد بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانیان نەویستوە تەنها بەرژەوەندی گیرفانەکانی خۆیان دەوێت و دەیانەوێت بەردەوام بن هەموو ڕێکار و ڕێگەیەک دەگرن بۆ ئەوەی خۆیان لە جێبەجێکردنی ئەم یاسا ئەم بڕیارە بدزنەوە و ئەمە دیسانەوە زەرێکی گەورەتر لە خەڵکی ئەم بڕیارە نادەتپەرەوە نادەستوریە و دژ بە ماف و دەسەڵات دەستوری هەرێمی کوردستانە و قوبڵکراو نییە دەتوان قوبڵکراو نییە دەڵێن ینی باشە ئێستا ئەوە ئیستینادی لەسەر کۆمەڵی مەوادی دەستوری کردووە زۆر بە ئاشکرا حەز دەکەم ئەو نقطەیەکە کە دکتۆر باسی کرد مادەی 112 لە دوو بڕگە پێک هاتووە بڕگەی یەکەمیان کە دەڵێ ئیدارەدانی حقوقی حالی ئێستا کێڵگەی ئێستا حکوومەتی ئیتحادی ئەو باسی کرد دکتۆر ئیشارەتی پێدا حکوومەتی ئیتحادی ئیدارەی دەدا مع لە زمانی عەرەبی کە دەبێ بزانین ئەو لەوێ دراوەتە حکوومەتی ئیتحادی مع حكومات الأقاليم والمحافظات المنتجة للنفط أوي دوميان دالي بابلين إدارة سياسة نوتي وأنا معا يعني بين حكومة الاتحادية وحكومة الإقليم معا جیاوازە ینی معان نوعێک لە بابڵێن هاویەکی لە بینی هەردوو لادا دروست دەکە بەڵام ئەوی یەکەمیان دەڵێ مع يعني أول زار حكومة اتحادي إن زار حكومة هرم ئەمەی نەکردووە حکوومەتی هەرێمی کوردستان کە نەوتی سەر بەخۆ فرۆشتووە هیچ پرسوڕایەکی بە حکوومەتی عراقی نەکردووە یەک نقطەی تر هەیە هەندێک زار دەڵێن لە شوباتی 2014 کە بەغدا بودجەی هەرێمی بڕیوە ئەو کاتە ئێمە خۆ نەوتمان دەرنەهێناوە ئەخر وانە لە 2007 یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان دەرچووە لە 2005 کە دەستور نووسراوەتەوە دەڵێ الحقول الحالية يعني ئەو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گوتیانە حقولمان هەیە لە 2012 ئەو سکاڵایە تۆمار کراوە کە دیارە لە 2012 ئەگەر نەوت دەرنەهێنرابێ سەر بەخۆ نەفرۆشرابێ چۆن سکاڵە تۆمار دەگەڕێم وڵات مامۆستا ڕێبوار چەند پرسیارێک بە کورتی و لە سەر بەیاننامەکەی حکوومەتیش کە دەڵێت قبوڵی ناکەن ئەوە نادەستوری و سەبارەت بەوەش کە دەڵێ حکوومەت هەرێمی کوردستان هەموو ڕێکارێکی دەستوری و یاسایی و دادوەری دەگرێتە بەر بۆ دەستەبەرکردن و پاراستنی هەموو گرێبەستانەی کە لە بواری نەوت و غازدا کراون حکوومەت هەرێم لە ڕووی یاساییەوە دەتوانێت شتێک بکات هیچ بکات واللهی بەڕێزگان سەرەتا لە ڕووی یاساییەوە ئەو یاسایی کە حکوومەت هەرێم پشتی پێ بەسێ ئێلغا کراوەتەوە ئەو یاسای بەدەستەوە نەماوە یاسای نەوت و غاز بەڵێ سووریەوە ئەبێ محکەمەی اتحادی مەرجع بۆ تەفسیری دەستور لە ڕووی دادوەریەوە محکەمەی اتحادی عەلا جیهەی دادوەریێت نازانم حکوومەت هەرێمە بەستی چی یاسا و دەستور و ینی قەزایەکە بەڕاستی بۆی بەڕاستی ئەمە ماهیپێکەنینە ینی لە ڕووی یاسایی و دەستور باشە بەس ئێستاکەی ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت هەر سێ جملەی کە باسم کرد پێچوانەی بەڵێ بەڵێ کەی بڕیارەکە جێبەجێ دەکرێت بۆ نمونەوەی کە دادگا بڕیاری داوە کێڵگەکان تەسلیم بکرێن مودەکە دیارە مودەکە دادگا وەکو ئەسڵ لە ڕۆژی دەرچوونیەوە بێ جێبەجێ بکرێت لە ڕۆژی دەرچوونیەوە بۆ داهاتوو جێبەجێ ئەکرێت ئیلا مەگەر دادگا خۆی ئەگەر بێوێک لە مودەیەکی داهاتووترا جێبە
ساڵێکی تر جەبێت ئەم شتەی نهێناوە ئەم بڕگەی نهێناوە بۆیە ئەم شتەی نهێناوە ئەم بڕگەی نهێناوە بۆیە لەمڕۆ ئەم بڕیارە چێبواری جێبەجێکردنەوە و من ئەمە خاڵێکی تر ئاماژە پێ بدەم پێش ئەم بڕیارە بە شێوە لە شێوەکان نەرمیەک لەیان حکومەتی نەرمی بنێن ئەکرا ئەنی لە ڕیشتاشیەوە لەسەر وەزارەکە بکرێت بەڵام دوای دەرکردنیان بڕیارە جانبی سیاسی مقەیەد کردووە بەم بڕگانی کە لە بڕیارەکە هاتووە حکومەتی حادی و وەزارەتی نەوتی عێراقی و وەزارەی دارایی و ئەنجومەنی وەزیرانی حادیش ناتوانێت مخالفەی ئەو بەندانە بکات ئەگەر حکومەتی هەرێم سوود بێ لەسەر بەس بە سەراگرتنی حەق بە نەوتیەکان و بەسەر بەخۆ مامەڵە پێوەکردنی ئەوان جگە لەوە توانی ئیجراعاتی یا بگرنە بەرامبەر بە هەرێم لە هەمان کاتە وزەمە بن کە هیچ دینارێک لە بەغاوە نەنێت بەداخەوە ئەمە پێم وایە ئەمە ئەم بڕیارە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەگەر حکومەتی هەرێم جێبەجێ نەکا بڕینی ئەو مەبلەغە تاریە کە لە بەغاوە دەیتوە بەڵێ بەڵێ دەگەڕێم وڵات مامۆستا ڕێبوار دیارە دەنگت کەمێک نەگەیشت دەگەڕێم وڵات کاوکەم لای بەڕێزت مەسعود بارزانی شەر بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە ئێستا لەسەرەوە بڕیارە باز لەوە دەکە کە لەبارەی دڵێت بڕیارەکە تەواو سیاسی و پێچەوانی دەستوری عێراق و فیدراڵە پێچەوانی دەستوری عێراقی فیدراڵە ئامانجری دژایەتی هەرێمی کوردستان و جاتی سیستەمی فیدراڵی عێراق ئێمە هیواخوازی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بتوانە سەرگرفتەکان و بابەتی نەوت و گاز بگەنە ڕێککەوتن لەگەڵەوەشدا بۆ هەموو لایەک ئاشکرین کە هەرێمی کوردستان بە هەموو توانایەکەوە بەرگری لە مافە دەستوریەکانی خۆی دەکات. بێ باشە بەرگری لە مافە دەستوریەکانی خۆی دەکە بەڵام وەکو دکتۆر گوتی پەنا بۆچێ دەبێت لە محکەمەی اتحادی بۆ چێزی زیاتر یانی ئەمە لە ڕاستیدا ئێستا یاسایەک لە پەرلەمانی عێراق دەردەچێت بۆت هەیە بڵێ ئەمە تانەی لێ دەدەم لە محکەمەی اتحادی نادەستوریە بەڵام خۆی محکەمەی اتحادی کە بڕیارەکانی ملزەم و باتە ئەو قەراری دەرکردووە ئیتر کۆتایی هات دەبڕێتەوە نقطە سەری دێر مەجای ئەوەی تێدا نەماوە بڵێ وەڵاوە نادەستوریە و نایاساییە ئەو بۆ کە محکەمەی اتحادی شتێکی لە بەرژەوەندی ئەوان دەرکردی بێ ئەگەر لە مەسلحەتی خۆیان بۆ محکەمەیەکی باش بوو ئەگەر لە بەرژەوەندی خۆیان نەبێ محکەمەیەکی خراپە ئەمە ئەم لێکدانەوە غەڵەتانە ئەسڵەن یعنی بەداخەوە دەڵێم ئەمانە قیادەی ئەم میلەتە دەکەن کە لە مەفهومی دەستور نەگەیشتون لە مەفهومی دەستور یاسا دەوڵەت قانون لە هیچ شتێک لە ڕاستیدا شارەزایانە یان خوانی لێ لە جێری دەدەن بەس تەنها بۆ ئەوەی خۆ بکەنە چاوی دەگەڕێم وڵات مامۆستا ڕێبوار سەبارەت بە گرێبەستەکان بڵێن لەگەڵ کۆمپانیاکان دوای ئەو بڕیارە چی بەسەردێ عێراق بڵێن چۆن مامە لەگەڵ کۆمپانیا بیانیەکان دەکەوە ئەگەر کۆمپانیا بیانەکان خۆیان پابەت بەردەوام و لە فرۆشتنی نەوتێرێم لە ڕووی یاسایەوە لە سەریان دەکەوێت؟ بەڵێ تەبیعی وەکوتم ئێستا سکاڵایەک لەسەر هەندێک لە کۆمپانیای تورکی لە دادگای فەڕەنسا تۆمار کراوە هێشتا سکاڵاقەیەک لای نەبووتەوە بەڵام دوای دەرکردنی ئەم بڕیارە ئەم بڕیارە ئەبێتە بەڵگەیەکی قاتە بۆ بردنەوەی هەموو ئەو سکاڵایانەی کە پێشتر حکوومەتی عێراقی لەسەر حکوومەتی هەرێمی تۆمار کردو لە دادگاکانی دەرەوە بێگومان کۆمپانیا نەوتیە نێودەوڵەتیەکان و دەوڵەتانی تریشکە نەوت لە هەرێمەکڕن مەسئولن بە قانونی دەولی مەسئولن کە تەعاملی وەکو ئەوترێ مەسەلەن ئەبێ لەگەڵ دەوڵەتە تەعامل بکەن کاتێکە لەم دەوڵەتە بڕیارێک دەرچووە بۆی کە مامەڵە بە نەوتی ئەم وڵاتەوە نەکرێ بە هەرێمیشەوە ئەوان مەسئولەتی دەولیان لەسەر دروستە بێ هەر زەرێک کە لە ڕێگەی تەنفیزی ئەو گرێبەستانەوە لە عێراق بکەوێ ئەوان نەتوانن داوای قەرەبوو تۆمار بکەن لەسەر ئەو کۆمپانیانە و بە نەتیجە ئەم بڕیارەی دادگای اتحادی کافیە بۆ بردنەوەی کەیسەکە لە ڕاستیە هەبووە ئەوکوتم ئەو ئەو سکاڵایی کە حکوومەتی عێراقی تۆماری کردو لە محکەمەکانی فەڕەنسا لەسەر کۆمپانیا تورکیەکان داوای قەرەبووەکە ئەڵێ زەرمان پێگەیشتۆ بەهۆی کڕینی نەوتی هەرێمی کوردستانەوە بۆیە ئەمە هێشتا ئەم بڕیاری دادگا دەرنەچوو بوو لە ڕاستیە بەڵام دوای ئەمە بێگومان کۆمپانیا نەوتیەکان و ئەوانەی کە کڕیاری نەوتن لە هەرێمی کوردستان بە خۆیان ئاشنەوە و کاریگەری نێودەوڵەتی یاسایی گرنگی دەبێت لەسەر مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان واتە ئەگەر حکوومەتی هەرێم خۆی پابەندی ئەم بڕیارە نابێ کۆمەلگەی نێودەوڵەتی بەڵێ بڕیارە بن منکە پابەند ڕەنگە پێشتر وتیبێتیان مەسەلەن ئێمە منکە پابەند ڕەنگە پێشتر وتیبێتیان مەسەلەن ئێمە پشتبەست بەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە و پەرلەمانی کوردستانیش پشتبەست بە هەندی ئەحکامی دەستوری ئەم یاسایی دەرکردووە احتجاجیان بەوە کردبێ
بەڵام دوای دەچوونیان بڕیارە بەڕاستی ئەم احتجاج ئەم پاساوە ئەم بەڕانەی ئەو کۆمپانیا نەوتیانە لە بەردەم دادگا نێودەوڵەتیەکان هیچ حجەیەکی قانونی نییە و هەموو دەفعەکانیان ڕەدەگرێتەوە بە نەتیجە هەر سکاڵایە کە حکوومەتی عێراقی لەسەر کۆمپانیا نەوتیەکان تۆماری بکە بە تەکید ئەیباتەوە و داوای هەقەرەبوویە بکە بە گوێرەی ئەو زەرەرەی کە لە داهاتی عێراق کەوتووە کۆمپانیا نەوتیەکان ملزەمەکەین بە قەرەبووکردنەوەی عێراق. باشە کاتمان زۆر کەماوەست بە کورتی سەبارەت بە غازەکەش کە هەندێکیان دەڵێن پێشتر ڕێکەوتنیان کردو یاخود ڕێکەوتنی 50 ساڵە یاخود بۆ غازەکەش کە سەرۆکیێری پێشتر لە تورکیا بوو مەسرۆ بارزانی ئەمڕۆ لە قەتەر بووە پێشتر لە ئیمارات بوو دەتوانن گرێبەستی غازەکەش بکەن دوایەوە؟ بێگومان کاک حەکیم وەکوتم ئەمە دەواازە سنوورەکانی شەگرێتەوە بەڵام هەر وازەوەش بێنین زۆر بەڕاستەوخۆ نەوت و غاز شەگرێتەوە یعنی ئەو گرێبەستەکانی ڕابردوو شەگرێتەوە و گرێبەستەکانی داهاتوو شەگرێتەوە چی نەوت بێت چی غاز بێ لە نەسی برارەکەی دادگا ئەڵێ حکوومەتی اتحادی دەستکراوە کردو کە مراجعی گرێبەستەکان بکە و بڕیار بدا لەسەر بوتڵانی هەر گرێبەستێک کە پێی وایە لە مەسلحەتی عێراق نیە من لەسەر ئەو بوتڵان ڕاستیە پێم وایە محکەمەی اتحاد دقیق نەبووە لە ڕووی قانونی مەدەنیەوە ئەو بوتڵان نییە بێ بیوتایە نەقزی ئەو عقدانی کە پێشتر کراوە چکە نەقزی عقد جیازە لە بوتڵانی عقد لە ڕووی قانونی دقیقەوە و بوتڵان کاتێکە کە عقدەکە ئەرکانەکانی تیانەوێ بەڵام نەقزی عقد کاتێک کە ئەو تەرافەی عقدەکەی کردووە ئەهلێتی نەبێ ئەگەر شخصی ئاساییە یاخود دەسەڵاتی ئیبرامی عقدەکەی نەبێ ئەگەر شخصێکی معنەوی وەکو حکوومەتی وەکو دەوڵەت دوێ دەبوو بڵێ حکوومەتی اتحادی ئەو توێتە للمدعي يعني حکوومەتی اتحادی بۆی هەیە ئەمەش دیسان دقیق نییە دەبوو ئیلزامی حکوومەتی اتحادی بکە بە مراجعەکردنەوەی ئەم گرێبەستانە و نەقزکردنەوە هەڵۆشانەوەی ئەو گرێبەستانی کە لە مەسلحەتی عێراقنی ئەو کاتت تۆ حکوومەتی هەرێم ئەنی بەناچاری دەبێت پەناباتە بە ڕێکەوتن و مفاوەزات وەکوتم بە نەتیجە ئەو بڕیارە بە تەکید هەموو سەروەتە داهاتە هەموو سامانە سروشتەکانەگرێتەوە بەڕاستی بەنەوت و بەغازەوە هە گرێبەستێکی ڕابردوو واتە ئەو قرارە ئەسەری ڕەجعی هەیە بۆ هەموو ئەو گرێبەستانی کە لە ڕابردووە کراون بۆ گرێبەستی کەناوەندێ گرێبەستی 50 ساڵە و بەڕاستی کەسمان نەمان بینیوە پەرلەمانی کوردستان لە ڕاستیە نابێت دیفاع لەم کەیسە بکات لە حکوومەتی هەرێم بۆ لەبەرەوەی پەرلەمانی کوردستان نەیتوانی و خۆی تا ئێستا نوسخەیەک لەو گرێبەستە 50 ساڵای دەستکەوێ و گفتوگۆی لەسەر بکات بزانن لە کوێی لە مەسلحەتی میلەتی کوردە کوێی لە مەسلحەتی هەرێما موچەخۆرانی هەرێمەکان ئەمە بەیەکەوە چی مختصین چی خاڵک چی پەرلەمان چی هەموو دامەزراوەکان بەیەکەوە بتوانن دیفاع لەم کیانە بکەین کە ئێستا کەوتۆتە مەترسیەوە بەڵێ سوپاس دەکەم کاکاوە کاتم زۆر کەمەوە بەس سەبارەت بۆی کە ئێستا بژاردەکانی بەردەم حکوومەتی هەرێم چی ئەنی ئەگەر پابەند نەبێت دەتوانێت بەردەوام یاخود بژاردەی خراپ هەیە چونکە باز لە عێراق دەتوانێت بکە هێز بەکارمی عێراق دەتوانێت ئەمە بکە بژاردەی هەرە بەردەست وە گونجاو بۆ حکوومەتی هەرێم ئەوەیە کە ئێستا ئەم بڕیارە جێبەجێ بکە و نەوت تەسلیمی بەغدا بکە ئەگەر نەی کات وەکو گوتم بە هیچ شێوەیەک ئەم داهاتەی ئێستا دەستی دەکەوێت دەستی ناکەوێت نەوت دەبێت بە قاچاق بفرۆشێ ئێستا بە هەرزان فرۆشی دەکا کە عێراق مانگانە بەرمیلی نەوتی لە سعری ئێستادا لە سەروی $80 بە سەروی $80 دەفرۆشێ حکوومەتی هەرێمی کوردستان نەوت لە جیهاندا بۆتە $94 ئەو هەر بە $25 دەگەڕێتەوە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەبەرەوە ئەگەر تەسلیمی بەغدای بکەمە ئێمە کاتی خۆشمان گوتمان هەتا وەزیری نەوت هات لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە دەورەی پێشوو هات دانیش گوتی کاکە ئێمە زەرەرمانە بەڵام ئێمە ئامادەین هەرچی قەرزەکانی حکوومەتی هەرێمە بەرامبەر بە کۆمپانیاکان و عقدانی پێش کوردێتی ئەوەش بدەینەوە بە ستێپ بای ستێپ ساڵ بە ساڵ و بە هەموو عقدەکاندا بچینەوە و ئێمە تەحملی هەموو ئەعباکان بکەین و ئێمە مانگانەش بەشەبودجێ هەرێمی کوردستان بنێرین بەڵام مەلەفی نەوتمان تەسلیب بکەن کە نەیان کرد وەکو گوتم بۆ ئەویان بوو کە ئەگەر بە $25 بدەن بۆ ئەوان بە قازانجیان زانیوە نەک حکوومەتی عێراق بە $85 بدات کە 85ەکەیان بە زەرەر زانیوە چونکە $85 لە خزمەتی خەڵک بۆ 25 لە خزمەتی خۆیان ئێستا غازەکە شات ئەمە یەکێکە لەو مۆزوعانەکە بەفعلی ئەوەی کە تۆ باسی کرد ڕاستە ئەم مەسەلەی ڕێکەوتنی 50 ساڵیە کە ڕێکەوتنێکی شوم و ناشەفاف و تا ئێستا کەس نەیبینیوە تەنانەت خۆشیان لە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حزبەکانی خۆشیان چەندانەیەکیان لێ بترازێ نەیان بینیوە
ئەمە باشترین بەڵگەیە کە ئەمە ڕێکەوتنێشی نهێنی وە زۆر مەترسیدارە بۆ سەر هەرێمی کوردستان ئەمەش هەڵدەوەشێنێتەوە و ڕێگە بۆ نادەوە بالمناسبە بە تاکید ئەمە تەسیری لەسەر هەڵوێستی وڵاتانی وەکو تورکیا ئەوانەش دەبێت و تورکیا ئامادە نین دەستبەرداری ئەو هەموو پەیوەندی و عیلاقە دیبلۆماسی و توجاری و سیاسی لەگەڵ دەوڵەتێکی وەکو عێراق لە پێناوی نەک حکومەتی هەرێمی کوردستان لە پێناوی چەند بنەماڵەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان کە قاهز زەنجی خۆیان دەوێت لەبەرەوە ئەوان لەمە دووە هەم کۆمپانیەکان هەم دەوڵەتەکان دەیانێت تعامل لەگەڵ دەوڵەتێک بکەن کە دەوڵەتی عێراقە و حکومەتی هەرێمی کوردستان هەر شتێکی هەبێ دەبێت لە ڕێگەی بەغداوە نەوت بفرۆشێ و پارەش لە ڕێگەی بەغداوە بگاتە هەرێمی کوردستان و دەبێت بیدات بە موسیقی خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوە من پێم باشە ئەم بڕیارە جێبەجێ بکرێەوە باشترین بژاردەیە لە بەردەمی حکومەتی هەرێمی کوردستان ئەوە نەکات لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی و لە ڕووی نێوبانجی دەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیش لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ دەوڵەتەکان زەرری گەورە دەکات. حکومدارێکی خراپتر دەبێت زۆر خراپتر دەبێت کە ئێستا ئێمە زۆر پێمان خراپە ئەو کاتە زۆر کات هاوڵاتی پرسیار لێکردی گوتی سیاست عقلیان شادێ ئێستا گەر پرسیار لێ بکاتەوە چی دەڵێ لەبارەی حکومڕانی عقڵە شادێ وەڵڵاهی ئەو برادرانە سیاسەتیان واسو کرد ئیتر نازانی یعنی بەڕاستی ینی هیچ عقلێک لە سیاست بەکار ناهێنرێ ئەو برادرە با بزانێ ینی بە عقلە بە دەرەجەیەک بەڵام شەهادەش هاوکارە بۆ ئەوەی بتوانیت کە باشتر ینی ینی دنیای سیاست بخۆینەوە پێشبینی داهاتوو بکەیت. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر هاوکارانمان یەک خولەکمان پێ بدەن ئێماوە ساڕێبەرەگەر شتێکت ماوی بە کورتی کاتم نەماوە سوپاس دەکەم. بەڵێ سوپاس. طبعی تەمەناکەین حکوومەتی هەرێم ئەم ڕۆژە کە دەچوونی بڕاری دادگا بوو لە زەرری کەیسی هەرێم بکاتە دەرفەتێک بۆ بەخۆداچوونەوە بۆ ڕێککەوتنێکی کۆنکریتی لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە شەڕی پۆست دەکەین لە بەغا کاک حەکیمانی بیرمانە چێ ئێمە لە ڕاستیە ئەمە سیاسەتێکی دووفاقیە کاربەدەستانی هەرێم پێڕەویەکەن لەلایەکەوە تۆ تەوێت لە عێراق پێگەی بەهێز دەبێت لەلایەکەوە تەوێت نەوت بفرۆشی ئەگەر ئەمە تەنها ینی بە تعدیدیش ئاتوانە بڵێم ئەمە تەنها چەند کەسێک و حیزبێکی دیاریکرا و دەسەڵاتێکی دیاریکرا و کە هەمومان لوازە حلا هەمومان تەنها لە قازانجی ئەو نییە ئەم بڕیارە گەرنا لە قازانجی کۆی حیزبەکان کۆی خەڵک کۆی موساتەکان بەعکسەوە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستانە دامەزراوەکانی حکوومەتی هەرێم ئەتوانن زیاتر یاسایانەتر موساتانەتر بتوانن کاروبارەکان بەڕێبکەن و پەرلەمان جارێکی تر ئەبێ لە دەرکردنی یاساکانە ئاگاداری دەستوری عێراقی بێت کە دەستوری عێراقی چەتری هەموو یاساکانە و بێ ئاگادار بێت لەوەی کە ئەگەر جارێکتر پەنا بۆ یاسایەکی نادەستوری بە وەکو ئەم ڕۆژە کە وەکو بینیمان لەلایەن محکەمەی اتحادیەوە بۆی تەمەناکەین کە حکوومەتی هەرێم دیبلۆماسیانە و حەکیمانە بچێتە دەم بڕیارەوە قبوڵی بکە و احتراف بکە بۆی کە ئەو پرۆسەیەکی نایاسایی بۆ چکە کۆمەلگەی نێودەوڵەتیش کۆمپانیا نەوتیەکانیش و وڵاتانی دراوسێش ئەو کاکاوتی بێگومان احتراف بۆ بڕیارەی محکەمەی اتحادیەکەن و کاری پێ دەکەن. سوپاس دەکەم سوپاس بۆ هەردوولاتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران هاتانەوە.